الو كاك سلاحتوني مالك ستشارف كاك سلاح من نوم قادر ناظرها كاتي بلا دناسم كا قادر دناسم قربان صوت دناسم ممنونم سپاس دەکەم کاک سلاح ئەو ڕووداوە بەداخەوەی دوێنێ لە سلێمانی ڕووداوەشی زۆر ناخۆشە بەڵام پرسیاری ئێمە لەوەدایە چۆنە پۆلیس نەچوو هێزی کۆماندۆ و تیرۆر چوو کاک سلاح بەڵێ کاک قادر بەنسبەت فەرمانی دەستگیرکردنی دادگا کاتێک ئەو فەرمانە دەرەچێت بۆ هەر کۆمەتبارێک هەر هێزێک هێزی ئەمنی بێ هێزی پۆلیس بێ تەنانەت ئەگەر کەسێک بێ پێڵەن عەسای زەبتی قەزایی تەنانەت ئەگەر کەسێک بێ سەر بە هێزی ئەمنیش نەبێ دەتوانێت ئەو تۆمەتبارە دەستگیر بکە و ڕادەستی ئەو شوێنەی بکە کە فەرمانی دەستگیرکردنەکەی دەکردووە واتە کاتێک کە فەرمانی دەستگیرکردن دەرەچێت بۆ هەر تۆمەتبارێک مەرج نییە ئەو تۆمەتبارە لەلایەن پۆلیس یان لەلایەن ئاسایشەوە دەستگیر بکرێت واتە ئێمە کە ئێستا پێ دەڵێم تاقادر بۆی تێک بێنم جەنابەت ڕۆژنامەنووسی بۆی حەزەکەم شتەکە تێکدا ئەوەی کە ئێمە لە دادگا کاتێککە بڕیاردەرەکەین بە فەرمانی دەستگیرکردن بۆ هەر تۆمەتبارێک ئەو تۆمەتبارە زۆر جار هەیە ئێمە تۆمەتبارەکە لە مەرکەزی شۆڕپا واتە لە ئەوراقی تەحقیقی لە مەرکەزی شۆڕپا فەرمانی دەرەچێت بۆ دەستگیرکردن بەڵام ئاسایش دەستگیریەکە یاخود سێرەکەی لە سەیتەرە دەستگیرەکرێ و ڕادستی ئەو کەسە ئەکرێتەوە یاخود ئەو دادگایەکرێتەوە کە فەرمانی دەستگیرکردنەکەی دەرچووە کەواتە لە یاسایە نییە حەسڕەن ئەبێ بەس بنکەی پۆلیس فەرمانی دەستگیرکردن جێبەجێ کا قادر ئەی باشە پۆلیس بۆ چدانراوە کاک یعنی پۆلیس ئیشی گرتنی تاوانبارێکە وایانە دوێنێ باوا بەڵێ ئاسایشیشی ئاخر ئاسایشەکە دەرەقەت نێ ئێوە هیچ هەوڵێکتاندا یەکەم جار پۆلیس بچێتە سەری ئەوراقی لۆ ببردرێ لە بڕی بەڵێ دۆسەکە لە ئاسایشیە لە ئاسایش بووە لە مرکزی لە شۆڕپان نەبووە کەواتە ئەو دۆسێ لە سەرەتا لەبەر ئەوەی کە مادەکەی ئەو مادەی کە بۆ ئەو تۆمەتبارە دانراوە مادەیەکە عیلاقەی بە تێکدانی ئەمن و ئاسایشی شارەوە هەیە واتە ئەو تۆمەتە پابێکی ئەمنی هەیە جیاوازە لە سکاڵایەک دوو کەس سکاڵا لە یەکتر بکەن قەوس یعنی ئەنگۆ بەر لەوەی کە هێزی دژە تیرۆر و کۆماندۆ و ئاسایش و ئەو هەموو هێزە بڕوە قەت هەوڵدرا بە هێمنی پۆلیس بچێت ئاگاداری بکاتەوە مەسەن لاهور شێخ سەنجی و براکەی بڵێ ئەمە نایم مەسەن ئەو هەوڵەدرا لۆ یەکسەر بە 2 سەعات کاک سلاح هێز ڕۆی برێم ئەمر قەبز دەرچوو هێز ڕۆی یعنی هیچ هەناسەدانش شتێدا نەبوو یعنی ئەو شتەی بتخوایە ئەو شتێک کە ڕوویدا یعنی هەمووی لە ماوەی 6-7 سەعات ڕوویدا باشە نەدەکرا ڕێگایش کە دادگا بگرتە بەر پۆلیسدا بگرتە بەر ڕێگایەکی مەدەنیتر لە بڕی ئەوەی ئاوا ئابڕووی سلێمانی بچی مەسەنم بە دەبابا و بە ناقی لە بڕۆنە سەر هێزێک کە کوردیە کە مەسەنم ڕێگای تر گیرایتە بەر هەتا بڵێن هیچ عیلاج نما ئەو زەوەبی بەڵێ بەڵێ کا قادر ئێمە ئەگەر جەنابەت متابعەی هەواڵەکان کردبێ لە سەرەتای دروستبوونی ئەو کێشەیە واتە لە سەرەتای فەرمانی دەستگیرکردنەکەی کە دەرچوو لەلایەن دادگای لێکۆڵینەوەی ئاسایش بوو ئەم تۆمەتبارە ئێمە وەکو دادگای سلێمانی ڕوونکردنەوەمان پێشکەشکردوتمان ئەم تۆمەتبارە لەگەڵ چەند تۆمەتبارێکی تر فەرمانی دەستگیرکردنەکەی بڕیاری دادگا لاهور شێخ زەنجی مەبەستەوە نیە بڵێ باشە چ تۆمەتە چی ئاراستە کرابوو چێ سکاڵاکەر بوو من بۆ جوابی پرسیارەکەمت بەمەوە قادر با پرسیارێکی جوابی پرسیارەکە وازە نەبوو لە بەهەندێ بگوتم بەڵێ دەرەی فەرمانی دەستگیرکردنی ئەم تۆمەتبارەکە دەرچووە لەلایەن دادگای لێکۆڵینەوەی ئاسایش پاش ئەوەی کە ئێمە ئەم بڕیارەمان یاخود ئەم هەواڵەمان پشتخاس کردەوە واتە لە پێش دەستگیرکردنی نزیکەی 6 سەعات زیاتر ئێمە ڕوونکردنەوەمان پێشکەش کرد ئەو برادەرش لە وەڵامدا ئەو تۆمەتبارە لاهوری شێخ زەنجی وتی من بە هیچ شێوەیەک خۆم ڕادەست ناکەم من مقاومە ئەکەم
كاقي قادر من برسال لك توقم كاتك دادقا بصريحي بلي أو فرمانة للعين منه ودرتوا أو برياري دزيفنا للعين منه ودرتوا أو كاتا إيما ألين ضماناتي تو مدبار لآمد كدن لبدن دادور لآمد كدني باريسر لتاندان لبرياردان أمانة هموي ركاري ياسايي جيرا وتبر بو باراسري ما في مدبار كوناغاني ليكولينوا کاکسلا سەدان تاوانبار هەیە چەندین ساڵە کەس بەلایدا ناچێ عەجەبەن قرارێک بە 5-6 سەعات دەرەچێ و ئەو هێزە گەورەش دەچی هەست پێ ناکەی کاکسلا ئەو یاریکردنێک بوو بە دادگا كاك قادر من بيشتريش تصريح ما وبيشتريش ماشم كدو بم خالة إما كاتي كدادقا فرماني دزقلنا لك أبو حرتو مدباريك إما جهتي معنين بجي كردن إما جاري وهاي تو مدباريك فرماني دزقلني هي دواي صالك دزقيلك دواي مانجيك دزقيلك تو مدباريش من هي دواي 24 ساعة دزقيلك تو مدبار من هي دواي حفتيك دزقيلك يعني إما مستوى كان همو ليك مستوانين استكان همو او برياري كدرجه للاندادقا همو بيق اراستا درناشي تو بيق اراستا جبجنا كلكو مدبار هي بشو ساعات مدبار هي بساعات كثيره تو مدبار هي بحفتي كثيره مدبار هي الصالح او اذان منتهين باش بسيارشكا تشيس كالا كربلا سلاح الشيخ زنجي ما في قشتي تاوانكي تقداني او الشارب بوا تخريباتي اخ باش تخريباتي كردبو بلا كاقادر طبعا او هي زي كدروس كرابو للان لاهوري شرجمي كبيلين هيزي دو كشك او هي زل دروي ياسايا يعني هيج ياسايا جنيه او هي زرقا يعني بتشارك او هي زي بوج بخانه سوره وبوج شكو تقمنيو بو هي زي كهيتي يعني امل درويه ساعه هرب جناب العلم اما رك في دراوه لا لو بس برس سالك زياتره او هي عجبا دويني او قراري دو درسو اخي كيف اخي من شبيد علم الين كاتك دعوه ابي بدوسيه هر دوسيه دروز بكره لان دادقا فرمان دزني لسدر شيء صالح لو بيش به شوش مان لو بيش به اما فرمانك در اكين دواي اول جيب جسدنك اكريت اسكو جهتي تنفيذي هذه اسايش وهذه بوليسه بلا متوس بس تخواي قوس تو هس بيناكي يعني صالح زياتره هزيدو بشكل 2021 كواد 22 دروز بو 3 صالح دوێنێ بە 5-6 ساعات هەموو ئەو بڕیارانە جێبەجێ بوو هەست پێ ناکەی یاریەک بە دادگا کرایە مەسەلا من ئەو قسەی هەموو خەڵکە دەکەی نەکەری من زۆر والله نەوڵات تا قادر ئێمە هەموو کاتێک گوتومانە من خۆم دادوەرم لە ساڵی 2014 دادوەرم تاکوی ئێستا نزیکەی 12 ساڵ دادوەرم تاکوی ئێستا من ئەم قسەیە زۆر بەڕاشکاوە نەیڵێم بەڕاستی کا قادر جەنابێت ڕۆژنامە نووسیت و بە دوای حەقە تاگەڕێیت من ئەمە پرسیارێکی مێژوویە بەڕاستی ئەبێ ئێمە هەمومان لە ئاستی ئەو وەڵامە بین من تاکوی ئێستا وەکو دادوەر هیچ کاتێک هیچ کارێکم لێ نەکراوە لە هیچ بڕیاردانێک و ئەم دۆسەیە بە تایبەتی و دۆسەی تو چەندین تۆمەتباریتر هەمووی وەک یەک چاوسێر ئەکرێت واتە لە هەموو قۆناغێکە دادگا کاری خۆی کردووە ممکنە ڕاستەکی خوێندنەوەی تری بۆ ئەکرێت براکەم بەستخوا قەوز یەک قەوز ئەخروانیە نێ چەندە قسە بە خەڵکەکەن وها پەڵەبزەی سەرپەرشتی ئەو هێزەی کردیە لە هەولێری ئەمری ئەدامی لۆ دەرچووە ئەو هێزەی چووە تۆمەتبارە بە تیرۆر یعنی باشە چەند دادگا هەیە لە کوردستان لە هەولێر ئەمری ئەدامی هەیە لەوێن دەر ئەو چووتە سەکەسەک یعنی تۆمەتباری دەکەن هێزەشی دروست کردێ لە کاتێکدا ئەو تۆمەتبارە بە تاوانێک و دەستەی مافی مرۆڤ دەڵێت یعنی دەستەی مافی مرۆڤ خۆ بەشەکە لە دام و دەستگاکانی هەرێم ئەڵێ ئەبێ کەم جار پۆلیس بچوو بە وایان نا ئەی چۆن وەهابی وەها پەڵەبزەی سەرپەرشتی دەکات کە تۆمەتبارە بە ئەدام بە کوشتن وانە ئێمە هێزی ئۆپەراسیۆن کە سەر بەڕێوەبەری ئاسایشی سێناویە وها پەڵەبزەی لە ڕوو قانونی کاک بەڕاشکایی بین فێڵ ئەمە زۆر بێزار بوومە بۆیە قسە زۆر بەڕاشکایی وها پەڵەبزەی لە حکوومەت فەسڵ نەکرایە
من ئاگاملێنیە بەخوا من پێ دەڵێن فەسڵ کرایە فەسڵ کرایە کە سەرپەرشتی ئەو هێزەی کرد چۆ سەری فەسڵ کرایە تۆمەتبارە بە کوشتن بە مادەی 406 ئەنگۆ نردیتانە سەر هێزێک کە بەڵێ کاقادر ئاگام لە وردەکاریە نیە ینی من بەسەراحەت پێ دەڵێم من ئەگەر شتێک بێ ئاگام لێ نەبێ چۆن تۆ دادوەری تۆ پاساو دێنەوە نانا بەس پاساونی کاقادر من جواب بمایتەوە من ئەڵێم ئێستا من ئەگەر پرسیارێک لێکم لە شتێک تۆ ئاگال لێ نەبێ من ڕاستە وتەبێژی دادەستیمانی بەڵام ئەو دۆسیە لە ئێمە نەبووە من ناتوانم قسەی لەسەر نازانم وردەکارێکی نازانم کاکسڵا تمان یەکێک لەو کەسانێک کە چوویتە سەر ئەوە بە سەرپەرشتی وەها هەڵەبجەیی وەکەوە هات چکو دادگایەک دادگایەوە نییە ینی لە کوردستان ینی وەها هەڵەبجەیی بەخۆی ئەمر قەبزی هەیە کەچی چۆن دەکرێت بستە سەر کەسێک کە بەس تۆمەتبار بووە دوێنێ بەر لەوەی تاقیەکان دروست بێ وەنیا ینی ئەو تەفسیرە چۆن لێکە درێتەوە ئێوە کوتەبێژی سلێمانی کە بەشەکە لە دادگاکانی هەرێمی کوردستان بەڵێ وەڵام دانەوەی ئەو پرسیارەی جەنابەت کاقادر وەکو پێشم وتی ئێمە بەڕاشکاوانە قساکەین و بەڕاشکاوانەش وەڵامی هەموو پرسیارەکان تێینەوە سوپاسان دەکەم نمونەتان لەو خاڵە زۆری بەڵێ ئەبەکەی ئەو زانیارێنی کە من هەمووەکو وتەبێژی دادگای سلێمانی بەسەراحەت کاقادر ئێمە ئەو دۆسەی کە جەنابەت باسیەکەی ئێمە من وەکو وتەبێژی سلێمانی هیچ زانیاریەکم نییە دەربارەی يعني من أجل أسقسي بكم لسر بابتك زانياري بنبي لسري ممكن جنابت لو أنا جورك لا تيجشني كتابة برامبر بوشتا بحالة أبشيد منيش بصراحة أو بابتك جنابت باسيكي من هيج زانياري كمية لسري يعني هيج علمي كمية وبراسي اشتكيش علمي بنبي لسري ستو جنابت بو أم كيسي أو برادرات لاهوری شەرجەنگی و ئەو کاسانەی کە لەگەڵ یابوون هەموو زانیاریەکم لایە ئەکری هەموو زانیاریەکت بەمێ و ئەکری هەموو بەس کاک سوڵا دەزانی چی ئەو دۆسیە سلێمانی بەڵێ من تێدەگەم جەنابەت ئەو دۆسیەش ئەمە وەڵامەکەمە ئەو دۆسەی کاک وەهابی ئەزانم بەس توخوا ئەو ئەتوو گوتەبێژی دۆسەیەک لە مەحکەمە بوو ئەڵێم تۆ گوتەبێژی ئەوەی دۆسیەک لە مەحکەمە بووە ئیترا منە ئەویش مەرج نییە دەقیق بیلای من بەڵام لە میدیا بڵاو کرایتەوە لەبەر ینی چەند ساڵەکە ئەو دۆسیە دێ و دەڕوە منتقە گوتەبێژی سلێمانی ئاگای لێ نەبی و هەڵەبجەی ئەمر قەبزیرەوە دەرچووە کاک قادر زۆر ئاساییە خۆ مەرجنی من هەموو دۆسەیەک ئاگاداری بم ئێستا ئەو دۆسەیە کە جەنابەت ئێستاوە ئاگاداری کۆمنتت چییە کاک سوڵا ئێستاوە ئاگاداری من قادر شاوەکە من حەزەکەم جوابەکەم قانونی بێ بۆ جەنابەت من ئەگەر ئێستا جەنابەت پرسیارێک لێ بکەین لەسەر بابەتێکی قانونی ئەو بابەتە قانونی ئەگەر من شارەزای نەبم یان دۆسەیەک من شارەزای نەبم ناتوانم بە ئاسانی جوابەت بەمەوە بۆ لەبەرەوەی کە من هیچ معلوماتێکم باشە من ئەسا جەنابەت ئەم واقعی من تێبگەین تێگەیشتم زانیاریەکەم لەسەر ئەو دۆسەیە نییە یعنی داوای لێبوردنەکەم لەسەر ئەو پرسیارە باشە کاکس هیچ زانیاریەکم نییە باشە سەم پرسیار لێکەم لەکوێ بووە یەکێک ئەمر قەبزی هەبێت بڕیاری فەسڵ کرابێ لە حکوومەت بچێتە سەر خەڵکی تر خەڵک بگرێ سەرپەرشتی هێزە چیوا گەورە لە ڕووداوە چیوا گەورە بکات شتی وا قەت بووە ینی ئاخرگاه کادن ئێمە سەر وەڵامی یەکەمم وەڵی من هیچ من واز بێنە واز لەوە ها بێنە شتە چیوا تۆ وەکو گوتە وەکو ئەوەیە کەسێکی یاساناس چیرۆگە چیوات پێ بڵێن لە مۆزامبیق ڕوویدایە کەسێک ئەمر قەبزی هەیە فەسڵ کراوە لە حکوومەت چووە سەرپەرشتی هێزەشی کردیە کەسەشکەی گرتیا تۆمەتبار بووە بە تەخریب لە ناو شار تۆمەتبار بووە هێشتا شتەکەش ڕووی نەدایە تۆ چ دەڵێ ئەو کات وەکو یاسەناسێک چ دەڵێ وەڵی وەکو یاسەناسێک ئێمە ئەبێ سیر وردەکاری بابەتەکە بکەین ئەوەی کە جەنابەت ئەیڵێیت هەموو قسەیەک ئەبێ وەکو محکەمە من کە باسی ئەەکەم ئەڵێم ئەگەر ئێستا کەسێک هات بڵێ کاقادر بەنسبەت خۆت یعنی وەکو خۆت وەکو شەخص لەو وڵاتە مەسەلەن بۆ نمونە بابەتێک تۆمەتێک خراوەتە باڵێ لەو وڵاتێک لێ ئەژیت ئەکرێ من یەکسەر بێم بڵێم وەڵا کاقادر ئەو شتەی کردووە من تحقیق لەو شتە بکەم منی ئەوەی کە جەنابەت دەیڵێیت من کاتێک کە تحقیقی تیاکەم وەکو دادوەر ئەبێ تەکید کەم بزانم ئەو هێزە ئەوەی کە جەنابەت دەڵێیت ئایا ئەو هێزە دەستگیری کردووە ئایا ئەو کەسە دەستگیری کردووە ئایا هێزی تری لێ بووە هێزی ئەمنی کە ئەو کەسە دەستگیرکە بەڕاستی ئەمانە هەمووی پرسیارە
من كاتك جواب بجوابتي أو هذا وش تشبونا يعني كسر استفيدلن هذه أوبراسيون بوا كسر أسايش سليماني بوا هذه أسايش سليماني هذه كوماندو لقب هذه جتيرور أو هذا هم يلبوا أي أسايش وجه فرماني أو أي بوليس لنا بوا لا بيموتي مثل بوليس أو فرماني دزمكنا كذا شو اللي بروي لدادجاي اللي يقولينوي أسايش درشوا وأتا تايبت من دي دوسيكي أسايش كاقد بله دوسي أسايش فرماني دزمكنا كي تنها إذا أمريكان جيب جاي أكل تنها وها فرماني كجدت الآن هذه بوليس سوا هذه بوليس جيب جاي أكل لزور حالتها هي تو مدبر عاصي أبي لبوليس دواي هاوكاري أرمتي قال لهذه أسايش أو كاتهذه أسايش هاوكاري أنا كابو قلتني أو تو مدبره ورادس كدني إنسان بدادجاي يقولينوي سر هذه بوليس بله تو دوني للميديا كان هلنا برلو الرداوة كان وتد مادة 406 حكم ددري تو مدبرن هيك برلو الرداوة كان ردابي ونيا لا كاك خالد قربان اما وتمان او مادي كبو امتو مدبرانه دان راوبو لاهوري شرجنجيو او كساني كلغلاغون سداك مادكي تو بنجوششي اتفاق جنائي سي سزاداني عراقيه لقل ياساي تيرور او دو ياساي دان راوا او دو ماده دان راوا بلام لجواي روبربونوكا بالتأكيد جدا لو تومتانيك هيانا وتجدا لو دوسيانيك هيانا دوسي تاواني كشتنا خلت بالان لبر أويك أمان هو كاربون يأخذ دستي هبو ولا كشتني سيل كارمندكاني هذا أمريكان لأنجامي أو روبرونويك أو دواي كاك جان يعني برلوي هذا كبروا على إوارة من جملة بتو لا برلوا نخير نقول بان أكيد كقادر من دنيا باش تو أمنوتوا من بس تنها باس أو دو مادام باشا أي أو هذا ممكنة بله تيجيشت مادام أمن ظنكم غلط بيت توقيتي ساعاتك أو ما ديك جوردرا هيج بلغيك سب مع سبق والأسرار تكون خزاني ما دي سارسة الشش أدي تخاي قوس بابا يعني بله فريق ما دي سارسة الشش ما ده نقراوا أنا كقادر جناب أكيد جينم بله أمان إستا في شروب ربونوكا دوما دان هبو هم دي بنجوشش كاتفاق جنائية هم دي تيرور دوما ده أي يعني 406 قتل عمد استفيد ظلم دواي ربونوكا جيجلو دوما دي كهيانا دوسي قتل شامبو أكريتوا لسر أو سيكسيكا بونا جانا لدسال أنجامي أو روبربونويا يعني بس أنا مالي خوان بونا لما لي خوان بونا ستخاني دفاع عن النفس نا دفاع عن النفس ني أمدر تون الياسا قادر أمدر تون الياسا جنابد أقر بزاني من وكو وتبيجي دادقا يمكن دوا تصريح ما برسمي فرمي وتم فرمانك الآن دادقا درشوا الآن دادورة ودرشوا إمزا كراوا كواتا أوتو مدبارة خوي رادس كاباشتر أبو خوي لبروي همو ضمانة جياسي هي لقتني باريزا لتاندان لبرياري دادقا لتاندان لركارانيك أكريد لدر حقبو باشا وتنانين همو ممكن نتم كشكش تقولتم بيستك أوتو مدبارة خوي رادسكا نك أمتو مدباري كأستا جيرا وكلاهوري شخصنكيو أو كسانيك العرب بانكو همو تو مدبارة تقدر أجر فرماني دزقل كدن دبشو للان دادقا واباشتر بأوتو مدبارة تخوي رادسكا بوي بمنتانا بشكل بردم دادقا وكو ريزك يشبو قانون ياسا وتكاني خوي بيشكشكاو بقي ياسا همو زمانة قانونية بسيارش كاقبكين لو سليماني تدوازة صالة أوي مثلا لو دوازة صالة عندي دوسي أكتويل رويدا بمن نسمع لنوتيك وكا تاستا هیچ تاوانبارێکی گەورەمان نەدیتێ دەستگیر کرابی لەسەر تیرۆری دەیان کەس بەڵام مەسەڵەن مرادکانی کوردەیی لەژێر دەسەڵاتی ئێوە تیرۆر کراوە نیە یعنی ئەوە کەیسی ئەوە چۆنە تا ئێستا یعنی بەتاڵی ماوەتەوە کەس نەگیراوە یعنی بەتگەیشتن چەندین لەو کەیسانە ڕەنگی هەبوو بێتن وەنیا یعنی تحقیقات یعنی ئەو خەتەش ئەڵێن ئاکام هەڵەبجەی ئاکام بەڵێ من أو دوسة من يشبه واحد زانيرك مني لسري گوتە بێژی دادگای لا
آخر کار قادر چاوەکەم بەرجێ من هەموو دۆسێک ئاگاداری بم ئێستا ئەم دۆسەی ئەمەی لاهوری شێرجەنگی و ئەو کەسانی کە لەگەڵ بوون قضیە ڕێی عام و هەموو زانیاریێکم هەیە لەسەری بەڵام ئەمە قسەی کە جەناب باسەکەی ئەو مرادکانی کوردی دۆسەکە لای من نییە یعنی من هیچ زانیاریکم نییە لەسەری بەس تۆ گوتەبێژی تۆ قازی دادوەرێک نی لەسەر کەیسێک تۆ گوتەبێژی دادگای سلێمانی ئەو دووسێ بڵێ بێژم کا قادر بەڵام حەزەکەم لە جەنابەت لە من تێبگەیت من ڕێزم بۆ پرسیارەکانت داناوە و مەمنون سپاس دەکەم جەنابشتم هەیە یعنی کە تۆکو واجبێکی خۆت ئەواکەیت و حەزەکەم جەنابشت لە من تێبگەیت یعنی ئەم پرسیارەی کە جەنابەت لە منی ئەەکەیت ئەگەر وەڵامەکەم لابوو وەڵامت ئێمە و ئەگەر وەڵامەکەم لا نەبوو زۆر بەڕاشکانەوە حەزەکەم لێم قبوڵکەیت من هیچ زانیاریکم لەسەر و قیسەنی و يعني هیچ زانیاریم نییە لەسەری يعني شتێک نییە بڵێ وەکو زانیاری من زانیاریم هەبێ و پێت نەڵێم ئەبەدەن دڵنیا بەلەوە نازانم بەزیانی ڕاشتاوی پێمەوتی تۆ چۆن بینەر ڕاشتاوی پێمەوت ئەم سوپاست دەکەم کە دەی قسە دەکەی تەهەڕوب ناکەی وەکو خەڵکی تر بە ڕێزەوە گفتوگۆی وا دەکەین دەمەوێت یعنی تۆ بینەر چۆن قەناعەت پێ دەکەیت تۆ گوتە ئەوڕۆمە لە سەردەمەک دەژین تۆ گوتەبێژی دادگای سلێمانی دەیان کەیس لەو دادگایە هەیە ئی ئەو خەتی لاوروان ئەڵێن مرێندرایە تۆمەتبار تۆمەتی مەسەلەن تۆمەتی ئەو لایەنانە دەکەن کە پاڤل و قوبات سەرپەرشتی ئەوە دەکەن ئەوان تیرۆریان کردینە من ئەوە دەڵێم وەکو تۆمەتبار کەس بەلایدا ناچێت دۆسیەکە دەمرێ بەڵام دۆسیەش کە بە 6 سەعاتی هێزی لۆ دەنێدرێ دەچندەیانگرن یعنی تۆ چۆن ئەو دوو یا ئەو دوو ئەوەیە لەبەر چاوی خەڵک قەناعەت پێ دەکەی کە یاسا هەیە کە دادگا هەیە کە ئەوە مسی 5 ساڵە هەمومان ئاوار دەکەن یاسا و دادگا زەلیلە بەدەست حزب و مەسئولی سیاسی باشوش یعنی لۆ ئەوە ناگیرێ لۆ ئەوە دەگیرێ کە هیچی نەکردیەوە نێ مرادکانی کوردەی و دوسێ کەس کوژران بە ڕۆژی ڕووناک هێزە چێتی نیشتیمانی بوو چۆوێندەر وە کەسیش نەجیرایە 2 ساڵ زیاتر من کاک دەفادر من وەڵامەکەی من ئەڵێم لەبەرەوەی ئەو دۆسەی کە جەنابەت باسیەکەی لەبەرەوەی من دۆسێکەی نەبینیومە نەزانیاریم هەبووە لەسەری بۆی نەزانیاریم هەبووە لەسەری نەچووم بەدوایە نەکەس پێی وتوم تحقیبی بکە لەسەر ئەو دۆسەیە بەڕاستیەوە جەنابەت ئەوەی کە ئێستا باسیەکەیت وەک پرسیارێک من ئەگەر بچووکترین زانیاریم هەبووە پێم وتی بچووکترین زانیاری بەڵام ئەوەی کە من لای من دڵنیابیتەوە یەک خاڵێکت پێ ئەڵێ مەگەر جەنابەت ئێمە من کاتی خۆی کە بووم بە دادوەر ئێمە لە ڕێگەی امتحانەوە بووین بە دادوەر واتە امتحانمان نادوو امتحانمان نا تحریری و شەفەهی لە امتحانەکان دەرچوین واتە بە جۆدی خۆمان بۆ مادوبوونی خۆمان کە ئێمە پێشتر پارێزەر بووین چۆن ساڵ خزمەتمان هەبوو کە کاتێک بووین بە دادوەر ئێمە سوێنمان خواردووە کاقادر ئەو سوێنەی کە ئێمە لەسەرمان ماڵە کە ئێمە سوێنمان خواردووە بەخوای گەورە کە هەموو ئیشێک و هەموو کارێکی ئێمە بە بێلایەنانە بێ من دڵنیاتەکەمەوە لە یەک خاڵ تاکو ئێستا من وەکو دادوەر و ئەو دادوەرانەی کە لەگەڵمان دادگای سلێمانی و توانم بڵێم هەمویان بە هەمان ڕۆحیەت تاکو ئێستا هیچ شارێکمان لێ نەکراوە کە ببێتە هۆی نادادپەروەری و دڵنیاتەکەمەوە کاک باشە من لێ قەوس ئەزانم پەیامەکەت گەیشت بەس یەک پرسیار هەموو ئەوانەی کە باز دەکەی توانیتانە چ نمونەیەک لە سلێمانی پیشان بدەن دوو بەرپرسی گەورە لە زینداندا بێت یعنی لە وڵاتە قابلە دەیان قەتل هەبووە بەرپرس کردوێتی لەنیا دەیان جار دیتمان لە ناو سلێمانی منداڵی بەرپرسەکان خەڵکیان گرت کوشت لێیاندا ئەوە تەقانەوە ینی مەسەلەن بووە منتقە یەکێتی بچیتن ئەو چێخوا دێرین بتەقێنێتەوە بێ هەر ینی بورزەکەی بتەقێنێتەوە قەزدم لەسەدێ چێ گیرا بە چێ یاسایەک ئەوە کرا بە نمونە دەڵێم خەڵک تیرۆر دەکرێت چ نمونەیەشی جوانتان پیشاندایە تۆ واز لەوە بێنە دوو مەسئولی گەورەتان خستە زیندان هەتا بڵێن ئەلحەق یەکێتی نیشتیمانی لە دەڤەری سلێمانی وەکو پارتی ناکات کاکە قادر ئێمە ڕۆژی خۆی من کاتی خۆی لە دادوەری دادگای لێکۆڵینەوەی گەرمیان بووم کاتێکە ئەو کەیسی ئەو ڕۆژنامەنووسی کە کاوە گەرمیانی بڵێ ئەو تۆمەتبارەی کە لەسەر ئەو دۆسەیەکی ژیرا بوو تۆمەتباری سەرەکی لەگەڵی شا تۆمەتبارێکی تکەویش
پێم وا بێ محمود سەرناوی بوو ئەو کەسە هاتە بەردەم دادگا و لە هەموو دادگایکردنەکانە دەهێنرایە بەردەم دادگا لەلایەن هێزی پۆلیسەوە لە هەموو جەلسەیەکە ئامادە ئەبوو لە ئەنجامی دادگایکردنی دادگای تاوانەکان لە دوای ئاگادارکردنەوەی دادگای لێکۆڵینەوە بە ئەنجامدانی لێکۆڵینەوە لە دۆسیەکەیە دوای ئەوەی کە دۆسیەکە ئامادە بوو بۆ دادگایکردن دادگاکە هەواڵەی دادگای تاوانەکانی گرمیان کرا ئەو کات کە من لەو دادگای بووم کاتی خۆی لە دادگای گرمیان بووم دادگای لێکۆڵینەوە بووم من لە نزیکەوە ئاگاداری ئەو کەیسە بووم کە دوای ئەوەی دادگا بڕیاری دەرکرد طبعا جەناب دەستە باسم کرد دادوەر لەسەر بەڵگە قەرارەیە لەبەرەوەی سەبارەت بەو تۆمەتبارە بەو محمود سەرناوی هیچ دۆسەیەک هیچ بەڵگەیەکی تیان نەبوو کە قەناعەت پێهێنەر بێ کە ئەم کەسە دەستی هەبوو لە کوشتنی ئەو ڕۆژنامەنووسە بۆیە دادگای گەرمیان بڕیاریدا بە ئیفراجکردنی بەڵام تۆمەتبارەکە ئامادە بوو بەردەم دادگا لە مەرحەلەی تەحقیقیش ڕاگیرا بوو یعنی لە تەوقیف بوو لە مەرکەزی شوڕتا بەڵام دوای بڕیارەکەی دادگای تاوانەکان دیسان دادگای تاوانەکان بڕیارەکەی ناردەوە بۆ دادگای پێداچوونەوە دادگای تەمیزی هەرێمی کوردستان ئەوانش بڕیارەکەیان پەسەند کرد يعني ئەمە نمونەیەکی واضح بوو بەڕاستی کاکە من وەکو دادوەرێک تعایشم کردووە لەگەڵا و بینیومە بەس ئەمە دەزانی چییە ئەو نمونەیە ئەمە لە نزیکەوە ئێمەش ئاگادارین دادگاکان چۆنە من باواز لە هەموو ئەوانە بێنم بۆ دەزانی پاڤل تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستانە بڕیاردەری باڵای دەڤەری سەوزە بە خۆی ئەڵێ لە دادگاکانی کوردستان دادگا نییە حزب بڕیار دەدا مەسوولێک بڕیار دەدا ئەو لێدوانە دیوە ئەو پێچوانەیە باشە من لەگەر ئەوەی لە بۆ دادنم پاڤل تاالبانی بە خۆی دەڵێ کاکە ئەمە دادگامان نییە ئەڵێ حزب و مەسوول وە دەرێ یعنی مەسئولی دەڤەرێک بۆ ڕاکەینە محکەمەی بەغا چکو محکەمەی ئێرە محکەمە نییە برا با سەریح بین لەگەڵ یەکتری محکەمە نییە محکەمە حاکمی نەکبەت لە ماڵەوە دانیشتۆ پەیامێکی بۆیەت لە دەستگایەکی ئەمنیەوە لە هەر کامێک لابێ ئەڵێ چوو سبەینێ واکەی ئەڵێ بەسەر چاو چی بکەم ئێوە محکەمەیە خەڵکان بدا بۆ ئەو محکەمەیە نەخێر بزانە وای لێ بێت ئەوەی بەغداد بە دروستتر ببینین لەو بەخۆ دوێنێ ئاراسی شێخ زەنجی لێ دوان دەدا ئەڵێ من بۆ خۆم لە قۆناغی تاالبانی بوومە چەندین جار تەلەفۆنم بۆ حاکم کردێ گوتم بڕۆوی شە بکە ئەوە هەتکردنە بۆ شکایەتی لێ ناگرێ بەنمونە یعنی پاڤل وە دەڵێ پاڤل ئێستا لەگەر ئەو دیدارەی وەحدوی دادەنێم باشە پاڤل وە دەڵێتن هەموو خەڵک وە دەرێ یعنی ئێوە نمونەیەک باز دەکەن کاقادر دەبا منیش ئەزانی چی جەنابێت یعنی ئەو قسەی پاڤل تاالبانی پێت ئەوەیە لە دوای ئەزانی چێ نامێ بریندە ئەوەت کەم یعنی بتخەمە حاڵەتێکی ناخۆش باز یەکشت پاڤل لەوە دەرێتن پاڤل لەناو ئەو ڕووداوانە دەژی وەکو هەموو خەڵکە دەیان دۆسی دیتێ بۆیە دێ ئەویش لەسەر مینبەر وە دەرێ لەسەر مینبەر بەڵێ من ئەو تەفسیحەی کاک پاڤل کە جەنابەت باسێکی من ئاگام لێ نییە یعنی گوێم لێ نەبووە نازانم وەڵا نازانم وەڵای دوو تەلەفۆنم پێ ئەگەنا سێم پێ با ئێستا لەم ئەوە دەکردی لەبەر ئەوی سێ ڕۆژەوەبەر لە دامنا هەر لە بۆ بەڵگا یعنی پاڤل تاالبانی بگاتە ئەو قەناعەتی بڵێ دادگا فشقیاتە حزب بڕیار دەدا ئەمە چ بڵێ ئێستا جەنابەت قسەیەکی کردوتێ ئەو برادەرە ئارازی شێخ زەنگیە کێیە قسەیەکی کردووە وایە وتێتی من ئەمرم بە حاکم کردو نازانم چێ و قسەیە ئێمە ئەوەی کە ئەوترێت ئەمڕۆ لە دەرەوە لەلایەن خەڵکەوە لەلایەن جەنابتەوە لەلایەن خەڵکی تر ئێمە یعنی ئەگەر کرێت جوابی هەمووی بینەوە ینی بە هەمووی بڵێن نەخێوانیە و دادگا سەر بەخۆی و دادگا ئەخر نمونەیەکی باڵا پیشان نەدرایە خەڵک کاکسرا ئەستا من لەو ئەوروپایەم ئەوروپاش خۆ سەتی قانون نییە بەس کاکە من قانون دەبینم سەرۆک وەزیران دەدرێتە دادگا دەبینم وەزیر دەدرێتە دادگا لەسەر بچووکترین خلافدا کاکە من نابینم مەسوولێک لە ژۆرێ بی تۆ ئەوەی ئەنگۆ باز دەکەن مجرد پەڕینەوەیە لە کرداردا کەس نمونەیەکی نەدیتە دەتوانی ناوی سێ بەرپرسم پێ
أخذ من أول نمونية كبون باسكت كورا أولوي كارساتر بو كسيناريو بو كمحمود سنگاوي من عقام ليه أو بيسي روجي قواه جيرا جوري تايبته بو سيتل مري برد بو سر بري بو بروا بكا هيز بلغيه چي لسريان نهشت معقولة كاوا قرمياني يكس شايدي كرديا معقولة يعني أخذ كاغا قادر إما باسي بلغا أكين جناب باشا زانيت إما باسي بلغا أكين بلغا إما زور شار هي لمحكمة قناعات مان هي لواني أو تمتبرك الوكي بلان بلغي لسرنية إما ببلغا حكمكين كاغا قادر لمن تيبقي إما ببلغا حكمكين إما أقر بلغا لدوسيها هبية ممكن يستبق بقومان بوت فيت بلين كاقادر بنمونة محاباتي فلان مسؤولك بوكو ببي بلغا بس بوتن من ناتو أنا حكم بمثل قادر نادر أبلم أم قادر نادر كشيري لفلان مسؤولك ناتو أنا أبي بلغم هبي بلغا كاكا باش منتهين أبي بلغم هبي بو سلمان ديني قصة كانم ذاتك جناب علي مسؤولي قوريه كدرابي بدادقا من أويك أو نمونيك يستل بردستابو أويك بوم باسكتي بس أوي يعني روجانا خلق أدري مدير عام وزير أدري بدادقا يعني والله هيج نمونك هيج إيه أدريت بس دستين زاهيز نازلني يعني لو سي بين صالة هيج وزيرك جيراش دومانك حكم درابي هيج مدير عام مسؤول شي بالا جيراه والله كلاوة وكو عام درانا بدأت شندي آخر نمونة ملانية بالضبط بتحديد والله بتحديد أويا استعمل نيرم حاولاتكم أزانم تند وزير من دراو بدأتجا بنمونة يعني لسر مشروبة شخواتي بيكة شخواتي وزير بنمونة أزانم يعني بنمونة دكوي تناو ميديا لو لناو كردانيا لو سي بين صالة خلق سقي هيج بدأتجانيا استاكا خلق بنالو تندي تجيد باتن بنمونة بارحال من نامي أواقصي همو خلقه بروابك دادقا لقيراني شي أخلاقي زور قورة دادرجي يعني أول شيرواني تو باش زاني مادة 229 لدو سال زياتر نية وايا أنا سيري كاكا هسه جنابت باسي أم دوسيكي والله من هي زاني كم نية لسري نا من بسيار يعني دادوري أم دوسي أزانم من نام يقصي لسركم نا بس يك بسيار اللي بكم قاعدة توايق دقائق من تنهاو تبيرجم بودا جاي سليماني أزانم يعني ناس تفاصيل دوسيتم نا معلومات من بيلا سري أنا تقصي لسمك من بسيارك اللي كم ما ديدو صوتو بيسنو كاسة شياساي حكمي تسنده أكيد والله أود جوازك قادر أكيد بوي الله بقى من شيء نتفاصيل برا من ديو مخندمو بس 2 سال دا جيري 4 سال وش 5 منجان دبلي شانو زياد كرد بس سياساك نازاندري يعني أو من نازانم من بصراحة نازانم كقادر دوسيك اشتيك بابتك من زانيادي من نبي لسري بهي الشيء ناتو أنا مخصيص باشا يك كوتاي بلا بفرمو من تنها وتبيجي داد سليماني باش تنها واتا هر دوسيك ببي لقرميان من بومنية قصيلة سبكم لها ولير لها شويني كتير غير سليماني نوري استنافي سليماني باشا هرچند دوی مرادی شمان گوت تقسمنی لسری است لاهور شنجی لاهور شیخ زنجی براکی او گروپی هر اوی دیاره الان سیکس کجرا لهذا امنی کان دیارنی لولاد کرسن کجرا و مزایتن شماره کان قالك زور ناکیت بلان به همو حالتك او ماده بپی او ماده نبیتن لاهور شیخ زنجی براکانی بر هیچ گمیج سیاسی ناکون سزای لسیدار دانیام بسر مثلا کوبریا لسر زیبت زیاده کری ها سيري كتاب قال جناب البرسيارك اللي جيبه جيكردن اما دوكو دادقا بريارك دركين جيبه جيكردن كي اكويت السر سروكي هريم ابي اوا جوي لسيدار دان كا كواتا اما كاتك برياري لسيدار دان دركين بوهرتو مدبارك ببي جواسي دادقا تنها بريارك دركا جهتي جيبه جيكردني برياري لسيدار دان سروكي هريم نا من قصدم تنها بواجو سروكي هريم نه من دزام جێبەجێ ناکرێت زۆر قورسە تا کەم کەس کراوە و شتێکی باش دام هەر جێبەجێ ناکرێت لە سێدارەدان دیاردەیەکی یاسایەکی قێزەوەنە لە هەموو دنیا ئەوە دەبی بەڵام ئایا پێت وایە دەگاتە ئەو ئاستەی کە ئەو دادوەر
بڕیار بدە و بە گەمەیەکی سیاسی لە نێوان پاڤل و لاهور و خزمەکانی و چارەسەر ناکرێت؟ ئەبەدەن کە دۆسێ بوو بە دۆسێ کاپادر دۆسێ بوو بە دۆسێ هاتە دادگا ئەو کاتت چاپۆشی لە هیچ کەسێک ناکرێت لە هیچ ڕێکەوتنیەک ناکرێت لەبەر ئەوەی ئێستا لاهور شێخزەنجی باشە لە هەموو میدیا باس کرا لاهور شێخزەنجی و برایەکانی سەوا لە دەباشانن نەک لە زیندان. دەباشان شوێنی زیندانە؟ کاکێ قادر جەنابەت ئەزانیت ئێمە دادگا وەکو فەرمانی دەستگیرکردن کە بۆ ئەو تۆمەتبارەی دەکردووە جیهەتی مانەوەی ئەو تۆمەتبارە ئیشی ئێمە نییە، ئیشی دادگا نییە. ئێستا تۆمەتبارێک ئەگەر دەستگیر بکرێ واتە فەرمانی دەستگیری بۆ دەرچێت لەلایەن دادگا، دوای ئەوەی کە دەستگیر کرا ئەوەی کە لەسەر دادگایە تەنها ئەوەیە ڕۆژی دادگاییکردن و وەرگرتنی وتەی لەلایەن دادگا ئامادە بکرێت. باشە ڕوبەڕووبوونەوە ئێوە کۆمنتان دادگانیە تا قادر ئێمە هیچ کۆمنتێک نییە لەبەرەوەی ئیشی دادگانیە تا قادر من بڵێم ئەو تۆمەتبارە بۆ لە دەباشانە، ئەم تۆمەتبارە بۆ لە فڵان شوێنە، ئەم تۆمەتبارە بۆ لە بنکەی پۆلیسە. ئێمە ئەوە وەکو دادگا بە هیچ شێوەیەک ئێمە ئەوە بابەتی قانونی نییە. مانەوەی تۆمەتبار لە هەر شوێنێک مهم ئەوەیە لە کاتی دادگاییکردنە ئەم تۆمەتبارە ئامادە بکرێتە بەردەم دادگا. چۆن دەکرێت هێزێک چووە گوایە سێ کەسی کوشتی و پازەی بریندار کردی و بردرایتە دەباشان لای سەرۆشیەشێتی ئەوە فەزاعەت نییە؟ نازانم ئاخر ئەوەی کە جەنابەت ئەڵێی کاک قادر ئەوەی دیوارەیەکەمەوە ئێمە ناتوانین هەر لە خۆمانەوە بڕیار بین کە ئەم کەسانە بە قسەی ئەو نابێت شت بە بەڵگە ئەبێت. ئێمە چوزانین ئەو باشە تۆ منتەهین لەوەی ئەمن غەڵەتم یان میدیای کوردی هەمووی غەڵەتە. دەتوانی پێم بڵێ ئێستا لاهور شێخزەنجی لە براکەی و هەمووانی گیراون لە زیندانە یەک دقە ئەو هێزەی چووە دەبێت تەسلیمی ئاسایشی کردبێ و لە ژوورەیان پەستا بێ وایە نا؟ ئایا لە ژوورەوەیە لە ژووری زیندانە لاهور شێخزەنجی؟ بەڵای بە تەکید بێگومان بەڵێ بێگومان ئەخر ئەوە تو نەها یعنی ئێستا لە زیندانی ئاسایشدایە بەڕێیت. باشە ئەمن کاتم گرتی نامەوێت درێژتر زۆر سوپاس دەکەم بۆ وەڵامدانەوەی بەبێ ئەوەی سوپاس بۆ ئەو وەڵامە و دڵگەورەیت. سەرچاو.